ڕێفراندۆم لە ئێسادا بۆتەوە باسوخواسەی کە زۆربەی کێشە سیاسی و ئابوووریەکانی لە بیری هاوڵاتیان بردەوە و هەمووانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. لە قاوەخانی نیشیمانی ئەمنە سوورەکە ئەندامانی پەرلەمانی کوردستان و سیاسەتمەداران و ڕۆشنبیران و هاوڵاتیان کۆبوونەوە و گفتوگۆکرا لەبارەی ڕێفراندۆمەوە. باس لە باشترین ئەو ڕێگە چارەسەرانەکرا کە بگیرێتە بەر بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم. ئەو کەسانەی کە بەشداربوون لەو دیدارەدا هاریەکان خوێندنەوەی جیاوازیان هەبوو بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم کە لە نێوان نەخێر بۆ ڕێفراندۆم و بەڵێ بۆ دواخستن و دۆزینەوەی چەند میکانیزمێک خۆی بینیەوە. پرۆژە هەبێت کە گفتوگۆی لەسەر بکرێەوە ئەم پرۆژە بێتە متەکامل بەنەتیجە گەڵارەی فکرێکی بیرۆکەیەک و بینێک بکرێت کە خەرکی کوردستان لەسەر ڕێککەون کە ئەگەر ڕێفراندۆم ئەم شتێک بۆ ڕێک نەخرێ ئەم هەلومەرجەی بۆ ڕێک نەخرێ ئەو نەتیجە نایەنێت کە دڵخوازی خەرکی کوردستان. من پێم وایە کە گفتوگۆکانی لەسەر ئەمڕۆ لەسەر بۆسی ڕێفراندۆم و ئایندەی کوردستان و سەربەخۆی کوردستان دەکرێت خۆی مەفروزە ئەگەر ئێمە ملەتێکی پێگەیشتوون بە بەشێک لە ئەوراقی سەربەخۆی کوردستان لە قەڵەم بدرێ نەک بەشێک لەوەی کە یەکتی پێ بترسێن یەکتی پێ بسڕینەوە. بەرامبەر بەم جۆرە لە ڕێفراندۆم کە شەرعەتی نییە و پرۆسەیەکی حزبێ باشترین وەڵامی نەخێرە. نەخێر بە پرۆسەکە ینی لە ڕاستیدا دەبێت جیاکرێتەوە نەخێر بە ڕیفراندۆم یا نەخێر بە بۆنمونە نەخێر بۆ سەربەخۆی یا بەڵێ بۆ سەربەخۆی یان نەخێر بۆ ئەم ڕیفراندۆمە. بۆیە باشترین خیارەوەیە کە نەخێر بێ بۆ ئەم ڕیفراندۆمە، بەڵام لە نێوانی ئەمە ئەو هەموو مشتومڕێکە لە کۆمەلگای کوردیا دروستی کردەوە بۆی دابرانێکی گەورە لە کۆمەلگای کوردستانە دروست نەبێت، لەوانەیە ئێستا دواخستنەکەی باشترین بژار دەبێت. کە ئێمە بۆ خۆمان ئەزانین ئێستا ڕێفراندۆم لە بینی دوو بەرەیە، لە بینی بەرەی بەڵێ و لە بینی بەرەی نەخێراوە، تەنانەت نەخێریش بۆ خۆی چەند ئاراستەیەکی جیاوازی هەیە. بۆیە من دقیقی لە بابەتەیە قسە ئەەکەم کە دواخستنی ڕێفراندۆم لە ئێستاە باشترین چارەسەرە بۆ دەربازبوون لەم قەیرانانە. هەمیشە میکانیزمەکەی بە غەڵەت دەستی بۆ براوە و وایە کە ئەمە کاری حیزبەکان نەبوو، ئەوە بخراتە دەروی حیزبەکان بۆی ئەو گرژەی کە ئێستا دروست بوو ئەوە دروست نەبووە و ئەمە ئەوکرا بە ئێنجیۆکان و زانکۆکان و حکومەت میزانێکی بۆ دەستنیشان کردایە لە ماوەیەکی کەمە ئەم پرسەوک و پرسێکی نیشتیمانی مامەڵی لەگەڵا بکرایە بۆی کە هیچ نەبێت لە هەنگاوی یەکەما تووشی ئەم ئاڵۆزی و بەریەکەوتنە نەبێت کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بوو لەسەری. لەگەڵەوەی هاوڵاتیانی کوردستان بوونەتە دوو بەرەی بەڵێ و بەرەی نەخێر بۆ ڕێفراندۆم بۆ چوونی سێم لەلایەن ڕێکخراوی ئەنیستیتوتی ئۆرک و ڕێکخراوی فیوچەرەوە ڕاگەیەنرا کاویش کەمپینی لە پێنا و بەرژەوەندی خەڵکو و کوردستان بەڵێ بۆ دواخستنی ڕێفراندۆمیان ڕاگەیاند. ئەوان دەیانەوێت ڕێفراندۆم دوا بخرێت تاو کاتەی گونجاوە، چونکە لاگەری سەرکەوتنی هەرێکە لە بەڵێ و نەخێر لەم بارودۆخەدا کاریگەری سلبی جێدێڵێت لە کوردستاندا. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.